خۆشەویستان وەکو ئاماژەم پێکرد لە تەوریەکەمی پرۆگرامی باین بەش کوردستاندا ئێمە باس لە هەموو بابەتێکی پێوەست بە سوتاوی دەکەین ئێمە باس لە جۆرەکانی سووتان دەکەین باس لە ڕێژەی سووتان باس لە شێوازی چارەسەرکردنی و هەروەها چارەسەرە سەرەتاییەکان کە دەشێت بۆ سووتان بیگرینە بەر لە چه حاڵەتێکدا ڕێژەی سوودان دەکرێت مەترسیدار بێت و چەندین بابەتی تر کە پێوەستە بە سووتانەوە بە جێگەی سووتانەوە و بە پەڵەی لە دوای سووتانمانەوە هەموو ئەم بابەتانە دیارە گفتوگویم بابەتە لەگەڵ دکتۆر جەلال عەلی پرۆفیسۆری یاریدەدەر لە نوێژتەرگەری جوانکاری دەکەم کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە دکتۆریان بەخێراتی سپاس بۆ لەگەڵ ئێمە ئامادەی دکتۆر با یەکەم جا ئێمە پرسیاری سووتان بکەین سووتان چی شتێک دەچێتە قاڵبی سووتانەوە بەڵێ خۆی سووتان جۆرێکە لە بریناری کە تووشی کۆگولێکتیڤنیکلۆسە بێ ینی ئەو خینانە ئەو بەشی کە ئەسووتێ پێستەکە یان جسمەکە تووشی کۆگولێشنە و کڵۆ دەرەچێ و حیوەتی نامێنێت ئەمە سووتانە جا هۆکار زۆرە بۆ سووتان سووتان جاری وا هەیە بەهۆی ڕاستەخۆی ئاگرەوەی ئاگەر بەر جستە دەکەوێت ئەسووتێت یا بەهۆی پێوتە سکاڵت بێرن بەهۆی شلەوەی وەکو ئاوی گەرم شیر سوپ ئەمانە کابێتە هۆی سووتان بەهۆی موادی شیماییەوە بەهۆی کارەباوە بەهۆی لێخشانەوە بەهۆی تیشکەوە بەهۆی تیشکی خۆرەوە ئەمانە هەموو زیاتر هۆکارن بۆیەوە سووتان دکتۆر ئەمەژێت بۆ تیشکی خۆرەکردن ئەگەر باسی ئەوە بکەم چی شتێک لە بۆری پزیشکیدا دەچێتە قاڵبی سووتانەوە بۆ نمونە ئەو تیشکی خۆرە هەندێک جار ڕوومەتمان سوور هەڵدەگەڕێ ئێمە پێی دەڵێن سوتاو ئایا ئەمە سوتاویە؟ بەڵێ خۆی سووتان 4 دەرەجەی هەیە باشە باسی دەرەجەکانمان بە بکەیت بەڵێ ینی دەرەجەی یەکەم خۆی پێز لە دوو بەش پێک دێ ئیپیدەرمس لەگەڵ دەرمس بەشی سەرۆ پێوتە ئیپیدەرمس لە سووتانی دەرەجەیەکە بەس ئیپیدەرمس ئەسووتێ سیرەکەی پێستەکە سوورە بێتەوە کزانەوەیە بێ ئازاری ئەبێ دوای چەند ڕۆژێک سێرەکی کاژێکی تەنێک هەڵیە ئەمە سووتانی دەرەجەیەەکە زیاتر ئەمەش بەهۆی کەوا تیشکی خۆر کە زرامە زۆر لە بەرەتاو بێ و پێستی حساس بێت تووشی ئەم حاڵەتا بێ زۆر باشە زۆر شتێکی ترێ بۆم نەکاتێ خانمان لە ماڵە پەتاتەشت سوورەکەینەوە هەنێ پرشی ڕۆن و ئەمانش بەردەستمان ئەکەوێت دوای هەنێ پەڵەوشت لە دوای خۆی بەجێ دێڵ ئەمانش دیسانەوە چنە قاڵبی جۆرەکانی سووتانەوە هەر سووتانە سووتان ئەوسا بەڵقێک ینی بڵێن نقطەیەک سووتانە بە سووتاندانە بە زۆکو نیسبەکەی کەمە باشە دکتۆر ئاماژەت بۆ کردبوومە بە تیشکی خۆر بە شلەمەنی بە هەندێک بابەتی سر بە بەرکەوتنی ڕاستەخۆی ئاگرەوە سووتان ڕوودەدا ئەگەر پرسیار بکەم ئەم شێواز یاخود ئەم هۆکارە جیاوازانی سووتان جۆرەی یاخود شێوازی سووتانەکە دەگۆڕێت بەپێ ئەو جۆرانە تەبعاً چۆن بۆمان باس بکەیت بۆ نمونە یەکی بە مادێکی شیمیایی ئەسووتێ ئەو مادە کیمیاویە جاری وا زۆر قوڵەڕوان یانێکی بە کارەبا ئەسووتێ کارەبایی گرێ کارەبا گرتنەکە تۆ سیرەکەی لە دەرەوە برینێکی زۆر بچووک ئەبینی بەڵام لە ناوە حتا ئەسقانەکان ماسوولکە هەمووی نییە زەرری بینیوە زۆر باشە دکتۆر ئەگەر باسی ئەو بکەم بۆمە ئەم کارەبایی کە تۆ باسە کرد دەڵێ لە ڕووی دەرەوە لاوانەیە برینێکی بچووک دەربکەوێت بەڵام لاوانێت تا سەر ئێسکەکەشت تۆ زیانت بێگەشت بێ ئەمە دەچێتە پلە چەنەمی سووتانەوە ئەو پلەی چوارەمە پلەی چوارەمە باش باسی پلەی یەکمان کرد و پلەی چوارەمیش ئەمە ئێستا ئاماژەمان پێکرد باسی پلەی دوو پلەی سێشمان بۆ پلەی دوو پلەی سێ پلەی دوو ئەویش بە پێی وتمان پێست ئینسان لە دوو بەش پێک دێ ئیپیدەرمس لەگەڵ دەرمس لە پلەی دووە ئەویش بە پێی دێرمسەکەی کە ئەسووتێت ئەبێ بە سوپەرفیشڵ سەکەندگری بێرن لەگەڵ دیپ سەکەندگری بێرن ئەو بەشەی سەرەوەی کە ئاسووتێ ئەمە سوپەرفیشەڵە چۆن جا ئەکرێتەوە سێرەکەی بڵق دروزە بێت کە بڵقەکە لا بێ ڕەنگی پێستەکەی کە سوتاوە سوورە یا پەمەیە تەڕە زۆر بە ئازارە ئەمە لە ماوەی دە ڕۆژ بە سێ حەفتە چاگە بێتەوە بە شێوێکی ئەم شوێنەوار کەمتر بەجێڵێت ئەمە چی بوو ئەمە سەحەکەی بوو قوڵەکەی تقریبان دوو لەسەر سی دێرمسەکە ئەسووتێ ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوا تەبقەیە دروست ئەبێت لە پێستەمرد ئەو برستی کە ئەسووتێ ئەمرێ ئەم تەبقەیە ئەستورە سێرەکەی ڕێنشی قاوایی یان سپی ئەبێت
نقطە نقطەی سووری تیا مۆتەپیاڵە پێوترە مۆتڵین بەما ئەتوانیکەوە دەرەجە دوو لە دەرەجە سێ جا بکەیتەوە دەرەجە دووەکە مۆتڵین منەقەتە بەڵام دەرەجە سێکە منەقەت نییە زۆر باشە ئەنج ئەمە نزیکەی هەشت هەفتەی ئەوێ بۆی کە چابێتەوە بە شێویش عام زیاتر شوێنەوار بەجێڵێ وەکو گرێگرێ دروست ئەبێت و جاری وا هەیە بۆ ئەوی کە زوو چابێتەوە ئەو پێستی کە سوتاوە لا ئەبرێت پێستێکی تەنکی لە ئێرە بووی کە زوو چابێتەوە باشە دکتۆر ئاماژت بۆ کڕبوون بە پێ جۆرە جیاوازەکانی سوتان چەند هەفتەیەکێوێت تا چاکە بێتەوە خۆی احتیمال دەکاتە سەر قوڵی سوتانەکە تا سوتانەکە قوڵتر بێ چابوونەوەی درەنگترە باشە دکتۆر ئەگەر باسی هۆکارەکانی سوتان بکەین بەڵام شێوازی فریاگوزاری سەرەتایی بۆ باس بکەین بۆ نمونە کاتێک بە ئاوی گەرم دەستە ئەسووتێ هەندێک جار لە خۆمانە سەر ئاوی سرد ئەکرێ بە سەریا یان معجونی دان هەویری دانی دەخرێتە سەر ئەمانە تا چۆنە دروستن چۆن بتوانین فریاگوزارێکی سەرەتایی بۆ سوتانێکی پلەیەک بکەین بەنسبەت سوتانەوە طبعا زەلامێکەوە دەستی سووتێ قاچی سووتێ باڵی سووتێ ینی مهمترینش دەگەر ئەڵقەی لە دەسا پەنجا بێ بازنگی لە دەسا بێ ئەو شتانە هەر زوو لێکیتەوە چکە دوایی کە مایەوە ئاوسێ زۆر بە زەحمەت دەرەکرێ ئەگەر هات و ڕێژەی سووتانەکە کەم بوو ئەتوانی بخیتە بەر ئای بەلوعە بۆ ئەمە چەند ئیسفادەیەکی هەیە یەکێ لەوانە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئازاری کەم کاتەوە پرۆسێسی سووتانەکە ئەوەستێنە ئاوسان وشتیشی کەمە بێتەوە و بڵقیشی کەمە بێتەوە ئەمە ئەگەر بکەیتە بەر ئاوی بەلوعە ئای بەلوعە خۆی باشترین شتەوەی ئەگەر ڕێژەکەش زۆر بوو باشترین شتەوەی سەرچەفێکی پاک قماشێکی پاکی تێوە ئاڵێنیت و بیبەی بۆ خەستەخانە بۆیکەوە چارەسەر بکرێت یعنی خۆی معجونی دان و معجونی تەماتەوە ئەم شتانە ئیتر هەیە بەکارێنەوە زیاتر لە حاڵتێکایە کە هیچ وەسائلە نابێتەوە بەکاری بێنی یانی دوایەوە ئەو چت هەیە ئەچێ نەوتی لێەیە خۆی سوتاوە نەوتی لا بۆیت ئەوگی تەرەی سووتێنە یانی ئەمانە زیاتر شتێک نین کەوا ئیسفادەیان هەبێ باشە دکتۆر ئەمە ببوون وتمان ئەگەر سووتانێک بێ بوون بە ئاوی گەرم یاخود ئەمە ئەگەر سووتانی ڕاستە خۆ بێ بە ئاگر دیسانەوە هەر ئەم فریاگوزارە سەرەتانی بۆ ئەنجامەدرێن بەڵێ هەر عینەشتە زۆر باشە دکتۆر طبعاً زۆر نەمان تووشی حاڵەتی سووتان بووین هەندێک جار کاتێک بە ئاگر دەستە ئەسووتێ هەز دەکەی ئەو بەشەی دەستە بۆ نمونە ئاوسێ بەرزە بێتەوە ڕەنگەکەی ئەگۆڕێت ئەمە چ جۆرە سووتانێکە ئەشێ زۆر لە ڕووی دێرەوەیە سووتانێک کەوتوی پێوە دیار نەبێ بەڵام ئازارەکەی لە ناو ناوەخنی دەستەوەیە بەڵێ وەکو پێمەتی سووتانی دەرەجە دوو ئەگەر سەتحی بوو بڵقەکات ئەم سووتانە زۆر زۆر بە ئازارە ئەگەر سووتانەکە دەرەجە دوو بوو قوڵ بوو ئەوە تەبەقەیەک دەرەچێت ئەستورە بەڵام سەرەکە نقطە نقطەی سووری تایە ئەمە ئازاری هەیە بەڵام ئازارەکەی کەمترە لە چاو سەتحەکەیە سووتانی دەرەجە سێ هەموو پێستەکە ئەسووتێ بەڵام ئازاری نییە بۆ چونکە ئەو دەماری هەست ئەسووتێ کە سووتا تۆ هەست بە ئازار ناکەیت خۆی ئازار وریاکەرەوەیە ینی پێمانڵێ بنسبەت ئێمەوە بۆی خۆمان پارێزین تۆ دەستە بە شتێکی گەرمەکەوێ ئەڵێ دەست دوورخەرەوە ینی یەکسەر بەو هەستا ئەچێ بۆ مێشکی ئازاڵە دەست دوورخەرەوە ینی ئەگەر ئەو ئازار نەمێنێ سەرەکەی تەواو ئەو شوێنە ئەسووتێ واتە ئەمە لە سووتانی دەرەجە سێیە لە سووتانی دەرەجە سێیە هەست نامێنێ دەمارە هەستەکان ئەسووتێن لە سووتانی دەرەجە دووە زیاتر ئەمە زۆر دۆرە بینە باشە دکتۆر ئاماژت لە نیشانەکەی ئاماژت بەو کردبوون هەندێک جار چڕ دەبێت سەر پێستەکەت هەندێک جار چون بڵێ ئاویش لەژێر پێستەکە تا کۆ ئەبێتەوە ئەمەیان چییە؟ بڵێ خۆی بە تەسیری گەرمێکە ئەو مۆلولەی خوێنانە کە هەیە کە ینی وەزیفەکەی تێگەچێ فەنکشنەکەی تێگەچێ ئەبێتە هۆی ئەوەی کەوا جیسمی ئینسان کە ئەسووتێ وەکو بێژنگی لێ چۆ بێژنگ تۆکە ئاوی تێکەی ئاوەکەی پیاەتە خوارەوە ئەو شوێنە سوتاوەش ئەینەشت وای لێە ئەو کە پلێرانە
ئەو مول لە خوێنەکان ئەکرێنەوە ئەوای جسم لێوێنێتە دەرەوە یا بێتە دیوی دەرەوەی جسم کە بڵێ نەگەر هات و زیاتر سەسحی بوو ئەگەر هات و قوڵ بوو لە ناوە کۆ بێتەوە ئەبێتە هۆیەوەی ئاوسان و ناڕەحەتی دروستکە بۆ نەخۆشە. زۆر باشە. دکتۆر ئەگەر باسی جۆری چوارەمی سووتانمان بۆ بکە ئەمایان چۆن ناسینەوە باسی یەکەم و دۆم و سێمیشمان کرد جۆری جیاوازەوە تا پلە چوارەمی سووتان چۆن بناسینەوە چۆن بزانین ئیتر لەم قۆناغای پێویستمان بۆیە سەردانی پزیشک بکەین. خۆی ئەوی کەلامیان سەلامەترە بەس دەرەجەیەکە چونکە دەرەجەیەک حتا عیلاجیش بەکار نەهێنی احتیاجی خۆی چاکە بێتەوە بەڵام هەموو دەرەجەکانی تر پێویستە کاو بڵێن سەردانی نەخۆشخانە بکەیت. زیاتر وەکووتمان لە سووتانی کارەبایە زیاتر دەرەجە چوارە جسمی ئینسان هەمووی کارەبا ئەگەیەنێت بەڵام بە ڕێیتی جیاواز بە نیسبەی جیاواز تۆ تەلێکی هیتەرێکی کارەبا بۆ سوورە بێتەوە تەزوی کارەبای پیاڕوە بەڵام بەرگری تەلەکە زۆرە ناهێڵێت تۆ زەبڕە تەحویلە بێ بۆ گەرمی جسمی ئینسانیش عینەن بە عینەن شێوەیە ئەوی کە لە هەمووی زیاتر بەرگری تەزوی کارەباکاکە ئێسکەکانە ناهێڵە بڕوا لە بەر ئێسکەکە گەرمە بێ بە تایبەتی لە هایتێنشنە ینی کە کارەبا لە زرامەیە بە هایتێنشن جاری وا بێتە هۆی توانەوەی ئێسکەکان ئەنجا ئێسکە توێتەوە دوای ئەوە ماسولکە و پێست و ئەمانە هەمووی بڵین تەسیری تێک باشە. دکتۆر لە قسەکانی پێشودا ئاماژەت بەوە کرد ئەگەر سەرچەفێکی پاک یاخود پەڕۆیەکی پاک بقیتە سەر سوتاوەکە تا دەگەیتە لای بەڵام جسمی جەستەی سوتاوە تۆ سەرچەفێکی تێوە ئاڵێنە و بیبە بۆ نەخۆشخانە. دکتۆر هەنێ جار بە شێوازێک ئەو بەشی جەستت ئەسووتەیە کە هەستەکەی وەکو توانەوەیەک لە پێستەکەدا دروستێ گونجاوە ئێمە ئەم سەرچەفە بخێنە سەری هیچ کێشە نابێ لە هەچ مەرحەلەیەکا بێ ئەو سەرچەفە پاکەی بخی سەر کێشەیەکی نابێ. زۆر باشە ڕاستە خۆ دوای سووتانەکە ڕاستەخۆ دوای سووتانەکە باشە. دکتۆر ئەگەر باسی ئەوە بکەم هەندێک جار لە دوای سوتاوی جێگەش دەمێنێتەوە با من باسی ئەم جێگەیەمان بۆ بکە چۆن جێکی سوتاوی ئەمێنێتەوە. بەڵێ ئەگەر سووتانەکە سەتحی بێ زیاتر وەکو پەڵا سەرەکی ڕەش یا قاوەی پەڵی قاوی ڕۆژ و قاوەی دروست دەبێ بەڵام ئەگەر سووتانەکە قوڵ بوو زیاتر شوێنی سووتانەکە دوایی کە چابێتەوە سپی دەرەچێت ئەبێ بە سکار باشە بەو شێوەیە دەرەچیان هەیەک هەمووی گرێگرێ ئەوەستێت ئەوەش تەعاان بە پێی وەڵامان و جسمی ئینسانەکان فەرقەکە هەیە ئەگەر زلام هەیە بڵێن بچووکترین بریناری هەبێ شوێنەکەی درەنگ چابێتەوە هەموو شێ بێ بە گرێگرێ. دکتۆر ئەگەر باسی یەکەم جۆر بکەم کەوتە بۆم لە پەڵی ڕاشیان پەڵی قاوەی لە دوای خۆ بەجێڵێت ئەمە چۆن چارەسەر ئەکرێت لە ئێوە ئاسەواری سوتاوی چۆن چارەسەر ئەکرێت ئاسەواری سوتاوی چارەسەر ئەکرێت بەڵام کاتی ئەوێ ئێستا بۆم ئەو پەڵە ڕەشانە باس بکەین چنێکیەوە تا چاک بێتەوە چۆن چاکە بێتەوە وەکو پێداڵم لە زلامێکە و بە زەلامێکی لەگەڕێ هەیە لە حدودی یەک دوو مانگە چابێتەوە بە ساڵیش چا نابێتەوە بەبێ بەکارهێنانی دەرمان و ئەمانە خۆی چاکە بێتەوە خۆی مهمترین شت چییە خۆپاراستنە لە تیشی خۆر ئەوە باشترین عیلاجە بۆ سوتاوی بۆی کاوە پەڵە دروست نەبێت هەچ کاتێ زەلامێ سوتا ئەگەر تیشی خۆر لێ بۆی هەیە تووشی پەڵە بێ لەبەر ئەوەی کەوا تووشی پەڵە نەبێ پێویستە بۆ ماوەی ساڵی خۆی لە تیشی خۆر بپارێزێ بۆی چانسی ئەو پەڵانە کەم بێتەوە ئەجا بەکارهێنانی بڵێن دانێم ئەساس و میکاج و ئەوانش خۆی لە خۆیان بێتەوەی جایتر پەڵی بۆ دروستکە باشە بەڵێ باشترین شتەوەیە خۆی لە تیشی خۆر پارێزە زائیدەن بەکارهێنانی دژەخۆرێک کە لەگەڵ پێستی ئەو کەسەیە بکوجێ باشە ئەگەر بۆ نمونە ئەو جۆرە سپی کە تۆ باسە کرد زیاتر قوڵتر ئەسووتێ پێستەکە وەکو پەڵەیەکی سپی جێڵێ ئەمەیان چارەسەرەکرێ یاخود چۆن لای ئێوە چارەسەرەکرێ جاری وا هەیە ئەو شوێنەوارە لا ئەبین پێستی لێ یان ئەگەر باریک بوو شوێنەکە زۆر نیم نەبوو لا ئەبین و لە شوێنی خۆیان ئەیدورینەوە بوویکەوە ئەو پڵس پێ نەبێنە باشە هەندێک جار مەسافەیەکی زۆر لە جەستێ ئەو کەسە ئاسووتێ ئەمە چۆن چارەسەرەکەن ئەوە گرێگرێ ئەبێ ڕەنگەکەی ئەگۆڕێ لەگەڵیا ئەوە جاری وایە بەلیانی پێست ئەو شوێنی کە نەسووتاوە توێژاڵکی پێست وەرەگیرێ لەو منتقەیە ئەی هەنی بۆ ئەو شوێنی کە گرێگرێ گرەکان لابێت و پێستەکەی لێیت
بۆیکەوە جوانتر بێت. زۆر باش ئەمە بە تاوەتی ئاسەواری سووتانەکە چارەسەرەکات. خۆی قەت لە شتێک کە ئەسووتێ قەت نابێتەوە بە تەبیعی، بەڵام ئەتوانی بڵێ باشتر ئەبێت. زۆر باشە. دکتۆر ئەندامە جیاوازەکانی جەستە ئەگەر باسی سووتانی ئەندامە جیاوازەکان بکەین، ئایا ئەستوری پێست لە بەشەکانی جیاوازی جەستەمانە هیچ جیاوازیەکەیە لە کاتی سووتانە چۆن کاریگەریەکان دروستەکە؟ طبعاً تا پێستەکە تەنەکتر بێ مانە سووتانەکە قوڵترە. ڕاستە. ئەسە بۆ نمونە پێستی چاو تەنەکترین پێستە. ڕاستە. هەر چۆنە هەر ئاگرەکەی بەرکەوێ ئەبێ بە سووتانێکی کامل، بەڵام پێستی پشت بۆ نمونە پێستەکەی زۆر ئەستورە لەبەرەوە زۆر قوڵ ناسووتێ لەبەر ئەوەی پێستەکە خۆی ئەستورە. باشەکە پێستەکە ئەستورە بۆ نە قوڵ سوتا بۆ نمونە چارەسەرکردنی قورسرە بێ بۆیەوە. بۆی چۆنە لەو حاڵەتە ئەو سوتاوی لا بێت وەگە زۆر قوڵ بوو ئەبێ پێستی لێ ئەبێ پێستی لێ بێ. بەڵێ باشە. دکتۆر زمان و ئەم شتانە ئەی زۆر ئێمە زۆرنی بەیانەکان من زمانم سوتاوە بۆی گەرمی چای و ئەم بابەتانە ئەمیشە وەکو قاڵبەکانی ترخۆی خۆی لە حولی چەند ڕۆژەکە عەتیادی چا بێتەوە سەرێکی بڵقەکە ئازارێکی زۆری هەیە ئەوە هەست سەتحی ئەسووتێ دوای چەند ڕۆژێ بەرەبەرە چا بێتەوە. باشە دکتۆر جایکتە چا بە گەرمی نەخۆی خواردن بە گەرمی جاری وایە پەلەمەیم بۆ کەناڵ بۆ پرۆگرامە شتانە ئاگام لە خۆم هەر نامێنێ. دکتۆر لە چه حاڵەتێکدا ئەتوانی بڵێ جێگەی سوتاوی یاخود ئاسەواری سوتاوی چارەسەر نابێت؟ وەکو پێم وتی ینی ئەخر چارەسەر نەبێت دکتۆر، ینی هیچ چارەسەرێکی جوانکاریشی بۆ نەبێ. لە حاڵەتێکە کە جسمەکە زوربەی سوتا بێ پێست نەبێ لێیت، بەڵام ئێستا ڕێگەی تازە هاتوۆتەکایەوە کە ئەوەش تقریبەن حەلی بە زۆزراوەتەوە، بەڵام کولفەیەکی زۆرەکە بێ لەسەر نەخۆشەکە. باشە. پشتگوێخستنی سوتاوی لەلایەن ئەو کەسەوەی کە تووشی سوتاوی ئەبێ بۆ نمونە جیاواز لە سوتاوی سەتحەکەی کە باسمان کرد جۆرەکانی تری سوتاوی تووشە بێت بەڵام پشتگوێی ئەخات. هەندێک جار سوور ئەبێتەوە هەستەکەی ماوە پێستەکە تەنەکتر ئەبێتەوە تەرتر ئەبێت تووشی جەراعەت ئەبێ تووشی هەوکردن ئەبێ ئەمانە چییە چۆن تەعاملی لەگەڵا بکرێت چۆن مامەڵی لەگەڵ خۆی باجەکەیە هەست شتێک کەسێکە ئێمالە بەسەردی طبعا تۆش کە شتێک خۆت ئێمالێ کرد ئەبێ باجەکەشی بێت. طبعا ینی بۆ نمونە زەلامێ باڵی سوتاوە یا دەستی سوتاوە ناچێت ڕێزە بکە کە ڕێزە ناکات دوای هەمووی تووشی کرژی ئەبێ دوای پەنجەکان دەستی ئیش ناکە ئەبێ بە نەگەتیفان یعنی هیچ سوودێکی نامێنێ. بەڵام ئەگەر هاتوو ڕازەی کرد قاڵبی بەکارهێنا وای لێ تووشە ئەو کێشانەنێ یان ئەگەر تووشی کێشەش بوو کێشەکانی بەسی دەبن ینی چۆن وەرزشکردن مەبەستە دکتۆر. بەڵێ ئەبێ ڕازی بە فیزیۆتێراپی وێ بکرێت علاج طبیعی ئەبێ ئەو شوێنەی کرژە سە بۆ نمونە زەلامێ باڵی کرژە ئەبێ ڕۆژانە چەند جارێ ڕازەی پێ بکات باڵی ڕێگەکاتەوە ئەینوقێنە باڵی ڕێگەکاتەوە بۆ ئیکەوە ئەو کرژە نەمێنێ. ئەگەر هات و ڕازەی پێ نەکرد ڕۆژ لە دو ڕۆژ نسبەی کرژەکە زیابێ وای لێ ناتوانێت جاریکردنی باڵی بکاتەوە. باشە دکتۆر خۆمان نەزانین پێست ئەندامێکی جەستەیە کە ئەکشێت بە پێی جەستەی کەسەکە ئەگەر بۆ نمونە کەسێک لە بەشێکی جەستەیدا بوونە لە منتیقەی سک و پشتیا تووشی سوتاوی بوو دوای لە کاتی قەڵۆ بوون و ئەمانەیە پێستەکەی ئاسایی وەکو پێستی هەیە کەسێکی تر ئەکشێ نەخێر خۆی کە پێست ئەسووتێ ئیلاستی نامێنێ ئەو لاستیکی نامێنە یعنی سەرەکەی ئەگەر مناڵێک سەرەکەی سوتاوە پەڵەیە سووتانی پێوە کە گەورە ئەبێ مقارنەن بە جسمی سەرەکەی سووتانەکە کەمە بێتەوە بۆ لەبەرەوەی پێستی ئەو پێستەی کە سوتاوە کشی کەمە کەمتر ئەکشێ تا پێستە تەبیعەکە سەرەکەی کە گەورا بێ پەڵەکە بە بچووکتر ئەبی. باش ئێستا بۆ منە خانومێک ئەگەر لە منتیقەی سکیا تووشی سووتان بێ لە کاتی دووگیانیا چی گرفتێکی بۆ دروستە بێ ئەو سکە ناکشێت هۆی ئەگەر هەموو سکە کە سوتا بێ زەحمەتە جاریوالوانە بێتە هۆی لە بارچوونی مناڵەکە کە بۆ کەسکی گەورا بێ مناڵەکە گەورە ئابێ مەجای کشانی نابێ زەخت لەسەر ڕەحمی دایکەکە دروست دەبێ جاری وایە بێتە هۆیکەوە تووشی لەبارچوون بێ. زۆر باشە دکتۆر ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە خۆیان عادەتی جسمیان وایە کە برینیان درەنگتر چارەسەرە بێ لە کاتی سوتاویە ئەو کەسانی کە توش بوون نەخۆشی شەکرن چی گرفتێکیان بۆ دروست دەبێ؟ چانسی ئیلتیهابشتیان زۆرترە بێ کە خۆی گەورەترین کێشەی سووتان چێ ئیلتیهابە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا نەخۆشەکە بمرێت
لە نەخۆشی شەکرەشە لەبەرەوەی نسبەیەکی چاک شەکریتیایە ئەمە وەکو خۆراکی باش وایە بۆ ئەو بەکتریانە بۆی کەوا گەشە بکەن ئەبێتەوەی چانسی ئیلتیهابی زیاتر بێت. زۆر باش ئەو ئیلتیهابەی کە تۆ باسێکەی ئەشێ ئەوە بێکە مەترسی لەسەر ژیانی کەسەکە دروست بکات. چەند قۆناغ ئەم ئیلتیهابە لە چی قۆناغێکیدا ئەبێتەوە گیانە دەستدانی کەسەکە کاتێک ئەچێتە ناو خوێنەوە خۆی یەکەم جار ئەو شوێنە ئیلتیهابەکە دوای ئەچێتە ناو خوێنەوە کە چوە خوێنەوە بێ بە ئیلتیهابەکە تێکەڵ خوێنێ بێ بە سێتوسیمە ئەیتر ئەوە چارەسەری زەحمە دەبێت ینی زۆر جار دەبێتە هۆی ئەوکە مردن ڕووبا بەهۆی ئەو ئەم ئیلتیهابە ببێ قۆناغەکان ئەگۆڕە دکتۆر بپێ قۆناغەکانی ئەو چۆرپلی کە باسە کرد خۆی طبعاً تا قوڵتر بێ چانسی ئیلتیهابەکەی زیاتر. باشە مەودەی سووتانەکە بۆ نمونە بستێکی دەستە بسووتێ لەگەڵ سەرپەنجەیەکی دەستە ئەمانە جیاوازی دروستەکە چۆن نایکە تا نسبەی سووتانەکە زیاتر بێ چانسی کێشت زیاترە تا کەمتر بێ بۆ ئەگەر کەمتر بوو خۆی جسمی ئینسان مەقاومەی هەیە جسمی ئینسان زاڵە بێ بەسەریە بەڵام ئەگەر هاتوو سووتانەکە زۆر بوو جسم ناتوانێت تحملی ئەو هەمووی نەبکات سێرەکەی وای لێکوا زیاتر تووشی ئیلتیهاب بێت. زۆر باشە دکتۆر باسی لە نسبەی سووتان کرد زۆرجە ئەبیستین فلان کەس سوتاوە ڕێژی لە سەدانەوەتی جەستەی سوتاوە لە سەیادەی جەستەی سوتاوە ئەمانە چۆن دیاریەکرێ ئەم ڕێژەیە بەپێی مەودای سووتانەکە دیاری دەکرێت خۆ بپێ ئەو قۆناغانەی کە باسمان کرد هەر خۆی چارتێکی تایبەت هەیە پێوتێ لوند ئان بڕوو دەرچارت یعنی بۆ نمونە ئەڵێ زەلامێک مناڵێک سەری سوتاوە 90% یعنی لە سایانەوەی 90 جسمێتی کە ئەبێ بە ساڵێک بڵێن ئەبێ بە حەڤە کە ئەبێ بە 14 ساڵ ئەبێ بە 9 کە ئەبێ بە دەوری 18 ساڵ ئەبێ بە حەوت یعنی بەپێی تەمەنەکە تۆ ئەزانی چەنی سوتاوە بەپێی ئەو کارتە یعنی بە هەموو بەشەکانی جەستە بەو شێوەیە دانراوە تهدیدی گرۆکە ئەو ڕێژەی سوتانە چەنە بۆ نمونە ئاڵێ لەسەرا 5 سوتاوە لە سنگیا بڵێن 4 سوتاوە لە باڵەیە ئەوانە هەمووی کۆکەیتەوە بۆەوە ڕێژەی سوتانەکەت بۆ دەرەچێت. باشە لە چی ڕێژەیەکدا ئیتر تەواو ئەو کەسە چۆن ئەڵەی کاتی بۆ دائەندێ ئومێدی چاکبوونەوەی نامێنێ خۆی سووتان لە سایە 25 بەرەو سەرەوە پێوتر مەیجەر بێرن سووتانی زۆر ئەمانە چانسی کێشەشتیان زۆر زۆرە مەشاکیلیان زۆر زۆرە درەنگتر چابنەوە سووتانێک کە پێستەکە هەمی سووتابێ لە 10% و بەرەو ژوور ئەوە شار عینەشتی بە هەمان شێوە زائیدەن شوێنی سووتانەکە چاریوا هەر پرسنتج نییە ینی ڕێژەکە نییە شوێنی سووتانەکەش زۆر زۆر دۆرە بینە بۆ نمونە زەلامێ ملی سووتاوە نسبێکی کەمە بەڵام ئەگەر هاتوو باش چارەسەر ناکرێت جاریەوە هەم ملی ئەسووتەیە ملی ئەستورە بێ ئاسێ تەسیر لە بۆری هەناسانی کە ئەیخنچێنێ لەبەر ئەوە شەر نییە تۆ جاری وا هەیە نەخۆشەکە لەبەر نسبەکە داخلیکەیت جاریوە لەبەر ئەوەی شوێنەکە خەتەرە زەلامەکە دەستێکی سوتاوە بەڵام قوڵە ئەگەر هاتوو چارەسەری نەکەی دوایە بە نەگەتیف هاانی ئەنی دەستەکە وای لێ دەستەکە ئەفۆتێ هیچ سوودێکی بۆی نابێت لەبەرەوە یەکێ لە سەبەبەکانی داخلکردنی نەخۆش لە خەستەخانە کریتیکال ئێرای پێڵەن ئەو شوێنانەی کە حەساسە بۆ نووسەر دەموچاوە ملە حساسترین و هەستیارترین شوێنی دەموچاو دەست جینتالیانی منتقەی زاوزێ لەگەڵ قاچ ئەم شوێنانە زیاتر حساسم. باشە ئەمانە ئەم شوێناستیارانی کە تۆ باسەکرد تا ڕێژی سوتاوێکی بەرزتر بێم بەراورد بە بەشەکانی تری جەستەی مرۆڤ ڕێژی سوتاوێکی زیاتر بێ زیاتر مەترسی لەسەر و تاکە دروستەکە ئێتەوان تا ڕێژەی سوتاو زیاتر بێ مەشاکیل زیاترە. زۆر باشە دکتۆر ئەگەر باسی ئەوە بکەم ئێوە لە هیچ حاڵەتێکدا بۆ چارەسەرکردنی سوتاوی پەنابەنە بەرژووری نەشتەرگەری سوتاوی و نەشتەرگەری دوشتی هاوتەری بن یعنی بۆ منە حاڵەتی کتوپڕ حاڵەتی کتوپڕ جاری وا هەیە بۆ نمونە زەلامە باڵی سوتاوە دایرمە دایری سوتاوە وتمان کە پێز ئەسووتێ توانای کشانی نامێنە وەکو چەرمێکی لێ ناکشێ یەکی لەکەن ئێمە جاری وا هەیە ناچاری چکە زەخت لە دەمارەکانەکە لە ناوە ئەگە زوو چاری نەکەیت
بۆ نمونە لە دەوری ئەنیشکیا سوتاوە دایر مەدایر ئەگەر هات و تۆ زوو نەیکەیتەوە وای لێ خوێن نەچێ بۆ دەستی ئەبێتە هۆی ئەوەی کەوا دەسەکە لە کار بکەوێت دەسەکە ڕژ بێتەوە تووشی گەنگرین بێ لەبەرەوە جاری وا هەر لەگەڵ سوتانەکە یەت پێویستە یەکسەر چارەسەری بۆ بکەیت و بیکەیتەوە. باشە لە هیچ حاڵەتێکدا پێویست بە بڕینەوەی ئەو ئەندامی جەستاکە طبعاً بە تایبەتی لە ئەلیتیکەڵ بێرنە سووتانی کارەبایی زۆر جاوای لێ بڕینەوە کۆتاییە بەشێکی لە جسمی دەسێتی قاچێتی جاری وا هەیە لێ ئەکرێتەوە. زۆر باشە دکتۆر جەلال عەلی پرۆفیسۆری یاریدەدەر لە هەژدەرگەری جوانکاری زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت تۆ دەرگایان سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادە بووی. خۆشەویستان و چانێک وەردەگرم و